یعنی خۆشترین کاتمان بۆ ئەو کاتێک کە دەرەجەکانمان کردەوە کەوتی دووەم بووم یەکسەر خۆی وتی تر زۆر خۆش بووم. بەڕاستی من ئەتوانم بڵم سپاسی گەورەی دایکمەکەم ئەو نەبووە ینی نیوەی ئەم دەرەژەمی دایکمە بەڕاستیان. من ئێستا لە ماڵ یەشێک لەو قوتابیانم کە لە پۆلی 12دا نمرێکی بەرزی هێناوە 99.7 هێناوە کە بە پێی ئەوەی کە بڵاو نەکراوەتەوە لە لای وەزارەتی پەروەردەوە بەڵام ئەمە دووەمی سەر ئاستی هەرێمەکە. لێرە ئەو قوتابی لە ئێسلااو لێبێم کاتەوە باش ئەگە فەرمیتێرە هەست چۆنەکە و نمرێ بەرزە و هێناوە. ڕاستیانی هەستێکی وەصف نەکراوە من هەستێکی زۆر خۆشمە الحەمدولیلا بە پاڵپشتی خۆی گەورە توانیمە ئەم نمرە بەرزە بێنم الحەمدولیلا ینی سپاس بۆ خانەوادە و خێزانەکەم سپاس بۆ مامۆستا دڵسۆزەکانم کە دەقە بە دەقە لەگەڵ مابوون دەقە بە دەقە ینی پاڵپشتیم بوون زۆر سپاسیانەکەم. خۆ پێشبینی ئەم نمرەیەتە کرد؟ بەڕاستی ینی خۆم ینی وەکو دوای ئەمتیحاناتەکان سێرم نەکردەوە هەتا تا چەند ڕۆژە لەمە پێش خۆم بەڕاستی پێشبینی ئەمەم نەکرد ینی وەکو بڵێ بەڵام الحەمدولیلا توانیم ئەوە نەبێنم. ڕۆژی چەند کاتژمێر کۆششە کرد؟ ئەگەر بڵین لە ئیزنەکە تقریبان بۆ طبعاً ینی کەس بۆ کەسە گۆڕێ بڵین بۆ کاتی سعیکردن من ینی بە 10 بۆ 11 ساعت ئەو دەورە سعیمە کرد بڵین وەکو سعی ڕۆژانی ئیزنەکە 11 جاری وای گەشتە 12 ئەو ناوە. ماوەی چەندێ بوو نەبچوویتە دەرەوە؟ بەڕاستی زۆر بوو نەچووبوومە دەرەوە ینی ئیزنەکە حسابکەین یەک جارێ ئەگەر چوبێتمە دەرەوە زۆربەی کاتەکانی ترم بە خوێندن لە ماڵەوە بەسەرە بریانی. پێ خۆشە دایکە بێتێ ئەگە فەرمووی چه هەستێکە دایک کاتێکە کوڕەکەی بینێت ڕۆڵەکەی بینێ بۆ شێوازە نمرێکی وا بەرزەیەنێ. والله سپاس بۆ خوا هەستێکی نازانم وەصف ناکرێەوە خۆی وتی یعنی خۆشترین کاتمان بۆ ئەو کاتێک کە دەرەجەکانمان کردەوە کەوتی دووەم بووم یەکسەر خۆی وتی تر زۆر خۆش بووم. سپاس بۆ خوا الحەمدولیلا. وەزعێ چۆن بوو ئەم ماوەیە بە لە کاتی سعیکردنی ئەو کاتێکە لە ماڵەوە بۆ کاتی تاایکردنەوەکان؟ وڵای شکر خۆی ینی ماڵێکی نینە گوێڕایاڵە بۆ سعیکردن هیلاکی نەکردین بەڵام بەس ئیتر کاتی تاقیکردنەوەکانە تا ئەڕۆشت و ئەهاتەوە و تا چاوەڕێمە کرد لە بەردەم دەرگاکە هاتە دەرەوە زۆر هەموو جارەیەمود ینی ئەم دقەیە قورسترین هەموو ئیمتحانێم ئەمە قورسترین کاتە تایەتە دەرەوە ئیتر تاکە هاتە دەرەوە دەمپی لێشم ناپرسی چۆن بووی چکە ئەموو بە زەختی لێ نەکەم چونکە من زۆر لە سعیەکەی ڕازی بووم هەموو جارێ پێمەوت ینی هەر چەنێ بێنی بەسە بۆ من ئەوەنە چونکە سعیەکەی تەواو بوو ئیتر. ئەم سەرچی یاوەتۆ دایک یا باوک؟ وەڵا هەردووکی. چی بە دایک دەڵێی؟ بەڕاستی من ئەتوانم بڵم سپاسی گەورەی دایکمەکەم ئەو نەبووە ینی نیوەی ئەم دەرەژەمی دایکمە بەڕاستیان پاڵپشتی یەکەمی ئەو دوای خۆی گەورە پاڵپشتی یەکەمی من دایکمەوە بەڕاستیانی هەر بە ورە بەرزکردنەوە بێ بە هەر شتێکی ویستە بێ بۆی دابین کردوم ینی یارمەتی دەرێکی زۆر گەورەم بۆ دایکمەوە بڵێ. بە نیازی چ کۆلێژێکی ئەوم پێ بڵێ؟ حالیان ینی خۆم دەستنیشانم نەکردووە چی کۆلێجە بێ بەڵام ین لە بینی سیانە پزیشکی گشتیان لە هەمووی ئەگەری زیاترەوە بوو بڕۆم. ئەگەری زیاتر بەڵێ ئێستا پێ بڵین دکتۆر؟ ئینشاءڵڵا ئەبینی بە دکتۆری یاد ئەوان خۆی حەزی لە چی بێ ئێمە لە یەکەم ڕۆژ لەگەڵ باوکی پێمان تۆ حەزی لە هەر شتێ بێەوە هەڵبژێرێ چکانی شەرت نییە هەموو کەس هەر بە دکتۆری سەرکەوێ لەوانەیە حەز بەشێکی تری حەز لێ بێ و زۆر باشتریش بێتیایە یعنی ئەو اختیارە خۆیەتی بەدڵی خۆیەتی بەدڵی ئێمە نییە ڕاستی. کۆلێژ تاوکەیت یەکەم شت چی وە دایکەکەی؟ یەکەم شت من بەڕاستی یانی سپاسێکی زۆر گەورەم بۆ ئەو هەیە هەشتێکی بێ بۆ یەکەمانی چی بووە شتێکم پێ بڵێ نەگڵێ هەر شتێکی بێت وەرە لایە تۆ چی بووەکەی؟ شتێکی بەڵدی خۆی چی بێ بۆ یەکەم ینی کێشەم نی حەزەکەی خانێکی بۆ کڕم بۆکەساوەی پارە هەیە هەموو شتێکە بۆ ئێمە بوونی خۆی هەموو شتێکە. ئەم تاقانەیە چی؟ نەوەڵا تاقانە نیە بەس برای گەورەیە. برای گەورەیە مناڵەکانی تیژازی دەکەن؟ سواز بۆ خوارە وەڵا الحەمدوللا. خۆ خوێندنی تاو کردووە؟ بەڵێ مامۆسای فیزیام خۆم. لە پۆلی 12 نمری چەندێنە؟ من 81 مێنە. ئەی باوکی؟ باوکیشی نەوەی هێناوە ئێستاڵانی زوو ینی هەند مهندیسە باوکی. ئەرەوە دەرەچێت پیرۆز بە بەدڵی خۆش بێ بەڵێ ئەوەی کە جێبیسی بوو نەمەیەکێکە لەو قوتابیانەی کە نمرێکی بەرزی بەدەستێناوە کە 99.7 بەدەستێناوە بۆیە لێسەدا خۆشی باڵی گوتۆ بەسەر ماڵەکەیە.